بەرپرسانی هەرێمی کوردستان پێداگرن بە گفتوگۆ کێشەکانیان لەگەڵ حکوومەتی ناوەند چارەسەر بکەن، بەڵام تا ئێستا عەبادی ئامادەنیە لەسەر مێزی گفتوگۆ لەگەڵ کورد کۆبێتەوە. هەر وەختێک عێراق حاضر بێت ئێمە ئامادەین کە ئەو گفتوگووە دەست پێ بکەین. زانا ڕۆستایی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵ دەڵێت عەبادی جارێکی تر بەتەنیا گفتوگۆ لەگەڵ پارتی و یەکێتی ناکات، بەڵکو دەیەوێت گفتوگۆ لەگەڵ شاندێک بکات کە نوێنەرایەتی هەموو هێزەکان و شەقامی کوردی بکات. بۆ ئەمەش پێویستە لایەنە سیاسیەکان باردۆخی کوردستان ڕێک بخەنەوە. عێراق کۆمەڵێک داواکاری لە هەرێمی کوردستان هەیە، ئەو داواکاریانە بەڕای عێراق داواکاری دەستوورین، پێویستیان بە گفتوگۆ نییە. پێویستە هەرێمی کوردستان ئەم داواکارانە جێبەجێ بکە، ئەودا داوای گفتوگۆ بکە. مەسلەی فڕۆکەخانەکان، مەسلەی دەواازە سنووریەکان، مەسلەی فرۆشتنی نەوت لە ڕێی کۆمپانیا سۆماوە، ئەوانە پێویستیان بە هیچ گفتوگۆ حیوارێک نییە بەڕێی عێراقیەکانەوە. بۆیە دەڵێن دەبێت ئەم شتانە جێبەجێ بکە، ئەوزا باسی گفتوگۆ بکە. ئەوە یەک. دووەمیش حکوومەتی ناوەندی چاوی لەوەیە کە وەفدێک بچێت بۆ بەغدا، ئەو وەفدە وەکو جاران نەبێ وەفدێکی حیزبی بێت، تەنها نوێنەری دوو حیزب بێ، بەڵکو دەوێت وەفدێکی موسساتی بی کە ڕەنگدانەوەی شقامی کوردستانی پێوە دیاربی و نوێنەراتی هەموو لایەنە سیاسیەکانی تێدابی. کە لە ڕەقی و ناحەکیمی بەرپرسانی کوردستان لە ماوەی ڕابردوودا وای کرد ئەو دەستکەوتانەی کە کورد هەیبوو بەشی زۆری لەدەست بچێت و خاڵی لاوازی زۆر بداتە دەستی نەیارەکانی. چاودێرێکی سیاسیش دەڵێت بەغدا بە سوودوەرگرتن لە هەڵەی بەرپرسانی کوردستان و بە پشتیوانی کۆمەلگەی نێودەوڵەتی دەیەوێت ئیرادەی خۆی لە کوردستان بسەپێنێت تا ئەم کارەش نەکات لەگەڵ کورد کۆ نابێتەوە. داواکاری و داخوازیەکانی کۆمەلگای نێودەوڵەتیمان دەبی بە هەند وەرگرت بایە بۆی بتوانین ئێمە بمانتوانی بە خاڵە بەهێزەکان لە دەست خۆماندا مابایە و ئەو وەرەقانی کە کورد بەدەستیەوە بوو هیچ لەلایەنی عێراقی و پێدەچێت. ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە ئەو وەرەقانەی هەموو خاڵە بەهێزەکانی هەموو لە دەست چوو و بۆیە بە شێوەیەکی لاواز خۆیان پیشانی حکوومەتی عێراقیدا ئەوانش ڕۆژ بە ڕۆژ دانەوەی ئێرادی خۆیان فەرزکەن لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان. گوێنەگرتن لە ڕاستپاردە و پێشنیارە ناوەخۆیی و دەرەکچیەکان لەلایەن ئەو حیزبانەی کە ڕیفراندۆمیان ئەنجامدا وای کردووە کورد لە ئێستادا لە هەموو کاتێکدا بەتەنیاتر بمێنێتەوە، هیچ دۆستێکی نەمێنێت. بە پێچەوانەوە ئەو وڵاتانەی کە کورد بە دۆستی خۆی دەزانین ئێستا پشتیوانی تەواو لە عەبادی دەکەن بەرامبەر ئەو بڕیارانەی دژی کوردستان دەیدات. هاوکات ئامادە نەبوونی بەغدا بۆ گفتوگۆکردن لە کاتێکدایە بەرپرسانی کوردستان پێش ئەنجامدانی ڕیفراندۆم هێندە لە خۆبایی بووبوون کە بەغدا چەندین جار داوای کۆبنەوەی دەکرد لەسەر مەلەفی نەوت و داهاتی ناوخۆ، بەڵام ئەوان ڕەتیان دەکردەوە گفتوگۆ لەسەر ئەو بابەتانە بکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.